ئیسە تەوبە بکەن گەنجەکان بەخوا تەوبەی گەنجی خۆشتە لە تاپیری ئاخر ئێستا گەنجی تەوبە بکەی کە بانگ ئەدا حەیە عەلە سەڵات بە خێرایی تێ بۆ مزگەوت کە پیربووی تەنها فریمەسکە ڕێژێژی ئای هاوار چین بە خۆم کرد ئێستاکە تەوبە بکە و چاوەکانت سەیری قورئانی پێ بکە بەخوا پیروی عینەکەت کردە چاو بەس فریمێسکە ڕێژی ئەڵەی پەشیمانی بۆ خۆم ئێستاکە گوێ بگرە لە قورئان و گوێ بگرە لە وتار و گوێ بگرە لە حەدیث پێش ئەوەی گوێچکانت سەماع ببەسیت و بە زەحمەت گوێی لێ بگری ئێستاکە بەرو ماڵەکەی خوا بڕۆ حەجێ بکە بڕۆ عومرێ بکە پێشەوەی بە عەربانە ببەن و پێشەوەی بڵێ ئەی حەیف بۆ تەمەنی گەنجین بەم قاچانە نهاتن بۆم شوێنە پیرۆزە پەلە بکەن تۆبەی گەنجیت خۆشترە بۆ شەوانێک کە پیر بووی لەبەر ئازار خەوت لێ ناکەوێ بەڵام کە بە گەنجی تەوبەت کرد لە ترسی خوا شەوان هەڵەسی شەو نوێژەکەی تاقەتت هەیە ئەتوانی بەتانێگە لە با خۆت لادەی حەپ و عیلاجت نییە بەهێز و تاناوە هەڵەسی بەرامبەر بەخوا وێسیت بەڵام کە پیر بوویت تەمەناکەی جارێتر سەر بووتە سوژدە بەڵام لەبان کورسی نوێژەکەی بەڵام ناتوانی بە پێوە نوێژەکەی